بەو پێیکە گەروی هورموز داخراوی عێراق نازانێت لەکوێوە نەوتەکەی هەناردە بکە. داوای لە هەرێمی کوردستان کرد لە ڕێگەی بۆڕی کەرکووک و جەیهان نەوتەکە هەناردە بکە. سەرەتا هەرێمی کوردستان ڕاتی کردەوە، بەڵام دوێنێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژەی بۆ کرد کە گەیشتونەتە ڕێکەوتن. بەڕێستان ئەمەش دەرهاویشتێم جەنگەیە. ئاگاداری ئەوەن کە چۆن ڕێککەوتون هەرێمی کوردستان لە ژێر فشاری ئەمریکەکاندا ڕێککەوتووە یاخود ئەو مەرجانی هەبوون هیچی بۆ جێبەجێ بووە؟ من قەناعەتم وایە ئەمریکیەکان ئەوان هاتوونەتە ناو بابەتەکەەوە و داوایان لە هەرێمی کوردستان کردووە کە لەگەڵ حکوومەتی عێراقی پێک بێ بۆ هەناردەکردنەوەی نەوت. ئەمەش ئەوە چیمان پێڵێ؟ ئەمە ئەومان پێڵێ کە ئەمریکیەکان جیاوازی ئەکەن لە نێوان حکوومەتی عێراقی وەکو حکوومەتی ئێستا کە هەیە حکوومەتی کار بەڕێکەڕە ئەڵبەتە و لەگەڵ گروپەکان و گروپە چەکدارەکان ئەنەوێت حکوومەت جیاب بکەنەوە واتە پشتیوانی حکوومەتەکە ئەکەن ئەنوێ سەقامگیریە لە عێراق تێکنەچێ و حکوومەتەکە بمێنێ، بەڵام گروپەکان ئەوانە لە دەرەوە یاسا حسێبەکە و ئەوێت هانی دەوڵەتیش بداوەکو حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو گروپانە بجەنگێ کە ئەوانە ئەڵێ لە یاسا دەرچوونە. بۆیە ئەم ڕێکەوتنە بە سەرپەرشتی و بە فشاری ئەمریکیەکان ئەنجام دراوە لە نێوانی حکوومەتی فیدراڵی و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان